پەیامێکی خەمخۆرانم بۆ ئێوەی خۆشەویست کە لە خۆتانەوە حەبی ئەنتیباتیک حەبی ئیلتیهابات کە بڵاو لە ناو خەڵکا بەکارمەهێنن. من دکتۆرە شەنگم، پزیشکی پسپۆڕی هەناوی لە کلینیکی بەیانیانی تاوەری تەندروستی سمارتم. وەرزی پاییز و زستان، پەتای وەرزی و ئیلتیهابی ڤایرۆسی ئەمانە هەمووی لە ناو خەڵکا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگوازرێتەوە و توشبوومان زۆرە. بۆیە لە کاتی توشبوون بە هەر نەخۆشیەک تکایە حەبی ئەنتیباتیک لە خۆتانەوە بەکارمەهێنن، سەردانی پزیشک بکەن، ڕاوێژی پزیشکی وەرگرن، پشکنینی خوێن بکەن. ئەگەر پێویست بوو لەو کاتەیە پێویستەکە دەرمانەکە بەکاربێنن. چونکە بەکارهێنانی دەرمانی ئەنتیباتیک بەبێ ئەوەی کە پێویست بێت بەرگری دروست ئەکات لەلایەن بەکتریاوە دژی ئەو دەرمانە و لە ئایندەیە ئەگەر تۆ توشبوویەکی ڕاستەقینەی بەکتریابی هەوکردنی بەکتریایت هەبێت ئەو دەرمانە ڕەنگ بێت لەسەر نەخۆشیەکەت کار نەکات و ناچارمان ئەکات ئێمە دەرمانێکی بەهێزتر بەکاربێنین بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکەت. یەک خاڵی تریش ئەخەینە سەر ڕێنمایەکەمان ئەوەیەکە تکایە کە خۆت تووشی نەخۆشیەک ئەبیت، کەسێکی تر هەمان نیشانەی هەیە، تۆ دەرمانەکانی خۆت مەیە بۆ کەسە. ئاڵوگۆڕکردنی دەرمانەکان لەوانەیە ئەم چارەسەرە بۆ تۆ گونجاو بێت، بەڵام بۆ نەخۆشێکی تر گونجاو نەبێت و کاری لەسەر نەکات. بە هیوام هەمولایەکتان تەندروست باش بن و دوور بن لە هەموو نەخۆشیەک. سمارت وەرچەرخانە.